بناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێ بینەرە و بیسەری ئازیزی کەناڵی پەیام خۆشحاڵم ئەم میوارێژ بە ئێوەی خۆشەویست دەکەمەوە. بێگومان دیموکراسی ڕاستەقینە سێ ستونی سەرەکی هەیە. یەکەم ستون دەسەڵاتی یاسادانانە کە خۆمان پێوتێ پەرلەمان، دووەم ستون دەسەڵاتی جێبەجێکردنە، سێم ستونی دیموکراسی بریتیە لە دەسەڵاتی دادوەری پێکدێ لە دادگاکان. باش ئەم سێ ستونە دەبێت هیچ یەکێک لەم ستونانە دەست وەردان نەکات لە ستونێک لە ستونەکانی دیکەدا. دەسەڵاتی یاسادانان دەبێت ڕەقیب و چاودێر بێ. دەسەڵاتی جێبەجێکردن ئەبێ ئەو یاسایانی بۆی دیاریکراوە بەپی ئەو پێوەرانەی لەگەڵ ئەو پەیڕەوەی لەگەڵ ئەوەی کە پەرلەمان قبوڵی کردووە لەسەر ئەو پەیڕەوەی کە لە ماوەی 4 ساڵدا دەبێت جێبەجێ بکات لا نەدات لێی. دەسەڵاتی دادوەریش ئەبێ دەسەڵاتێکی تەواو سربەخۆ بێ، نابێت دەسەڵاتەکانی دیکە دەزوەردان لەم بابەتەیە بکەن. ئەم شەو تیشکت دەخەینە سەر دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان. ئەپرسین ئەگەر هاتوو دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان کاتێک دادگا ناتوانێت بە ئەرکی خۆی هەستێ و کاتێک دادوەر بە تەلەفۆنێک ئەرکەکەی خۆی ناتوانێت جێبەجێ بکات، دادپەروەرانە بڕیاردات و کاتێکیش بە هەمان شێوە بۆ هەندێک لەو دەسەڵاتی کە دادگا هەیەی دادپەروەرانە بڕیاردا بۆ هەندێک جێبەجێ کات و بۆ هەندێکیش ناتوانێت جێبەجێ کات. دەسەڵاتێکی بەهێزتر لە دەرەوەی دادگا دێ ئەڵێ بێم بڕیارات بەم شێوە بدەیت. ئەو کاتە دادگا دادپەروەری دەسەڵاتی دادوەری ئەکەوێتە ژێر پرسیارەوە و بە هەمان شێوە پەراوێز دەخرێت. من ئەم شەو لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز عەبدوڕەحمان خالید پارێزەر شەنوکەوی بابەتی دەسەڵاتی دادوەریەکەین. مامۆستا گیان بەخێر بێن. سپاس بۆ ئەمەدەتان. دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان قسەی زۆر لەسەر کراوە بە درێژایی دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان. بۆ تا ئێستا ئەم دەسەڵاتە نەیتوانیوە بۆ ئێمەی بسەلمێنێ دەسەڵاتێکی سربەخۆیە لە هەرێمی کوردستان. بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خوای گەورە بۆ بەڕێستان و بۆ بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام. بێگومان قسەکانی بەڕێزت تەواوە، ئەوەی کە باست کرد پێشێکیەکە ئێمە قسە لەسەرەوە ناکەین. ئەگەر پێشەوەی وەڵامی پرسیارەکەت بنێمە و باسی یاسا بکەین کە بریتیە لەو دەقانەی کە لەلایەن هەیئەی تەشریعیەوە دائەنێت بۆ ئەوەی ئەدا بکرێت لەلایەن دادگاکانەوە و پاشان هەیئەی تەنفیزی جێبەجێ بکات. ئەمە کار لەوە ئەکات کە بەڕاستی کە وەکو خۆی ئەو یاسایانە جێبەجێ بکات ئۆقرەی ئابووری، ئۆقرەی کۆمەڵایەتی بە شێوەیەکی زۆر نۆڵمان، زۆر نۆرماڵ لەسەر سکەی خۆی ئەبێت. ئەگەر ئەمانە کەوتنە مەترسیەوە وەکو خۆی جێبەجێ نەکرا، وەکو خۆی ئەدا نەکرا، بێگومان کۆمەڵگەیەک دروستە بێت کە پێی دەوترێت سیستەمی دارستان. ئێمە بەڕاستی کە خۆی پەروەردگار دروستی کردوین لە ناو کۆمەڵگەیەکی مرۆڤایەتیە بۆ ئەوەی وابەستە بین بەو دەقانەی کە سوودی هەیە بۆ مرۆڤەکان. بە پێشەوانی ئەمەش هەیە کە ئەوی سیستەمێکی دارستانیە کە بەهێزەکانە خۆن و هەروەها دەستڕۆیشتوەکان بێدەستەکان و نەدارەکان لوژ ئەدەن کە پێی دەوەستێت ئەمە سیستەمێکی دارستانیە. کاتەکە ئێمە لەناو کۆمەڵگایەکی شارستانی قسە بکەین، باز لە کۆمەڵگایەکی نۆرماڵ بکەین کە هەمویان لە ژێر سایەی یاساکاندا بحەوێنەوە، بێگومان بەم شێوەیە ناوێت. هەموو ئەمانی تۆق ئەکەینەوە لەسەر دادگاکان و لە ناو هەرێمی کوردستاندا زۆر بەداخەوە ئاڵێم لە سیستەمی حکومڕانی 30 ساڵەی بەرەو 30 ساڵ بەرەو ژووری حکوومەتی هەرێمی کوردستاندا کە لە نێوان زۆنی زرد و زۆنی سەوزدا دابەش بووە، دادگاکان بە شێوەیەک کە لە بچەکراون کە ناتوانن بەڕاستی ئەدای کاری خۆیان بکەن. من وەکو خۆم ئەزمموی 18 ساڵم هەیە لە ناو دادگاکانی هەرێمی کوردستانە وەکو فەرمانبەر، وەکو معاون قەزایی و ئێستاش کە پیشەکەم پارێزەرە. بەڕاستی هشتێک هەیە کە باز ئەکرێت ئەڵێن لە ناو کۆمەڵگەی ئێمە زۆر جا باسەکەی ئەڵێ قەترەیە لە دەریایەک. ژیانی
من لەناو هەیئەی قەزاییە ئەگەر بە دەریایەک بیشوبهێنین قەترێکی بۆ باز بکەم ئینسان سەری سپی ئەکات دادگا بەم شێوەیە کە بەڕاستی باسی خوێ ئەەکەی ئەڵێ ئەگەر هەر شتێ بۆنی کرد ئەبێ خۆی پیا بکرێت لەناو وڵاتانە لەناو سیستەمە بەرفراوانەکاندا دادگاکان خوێن بۆ ئەوەی نێڵن شتەکانی تر بۆ گەن بکرێت بەڵام بەڕاستی دادگا هەیئەی قەزایی لە وڵاتی ئێمەدا خۆی بۆنی کردووە ئەگەر لەناو خودی دادگاکاندا بپرسید من بەڕاستی نمونەم لەلایە لە گەندەڵیەوە ئاڵاوە لە تەلەفۆنکاری و چۆنەڵێ هەژمونی بەرپرس و کورا شێخ و مەشایەخ و سوپا و یەکەی سەربازی و ئەمانەوە بەجارێک دادگاکان خزاونەتە ژێر ئەم هەژمونانەوە ناتوانن ئیش و کاری خۆیان باش ئەو دادوەرانی کە لە ناو دادگاکانە ئیشاکەن و بڕیاری یەکلاکەرەوە دەن لەناو کێشە و گرفتەکانە کە ڕوو لە دادگاکانەکەن ئەمانە بە فلتەرێکا ناڕۆن بۆی ببن بە دادوەر و پێوەرەکانی بوون بە دادوەر تەنها حیزبی بوونە یاخود نەخێر پێوەرێکی ستانداردمان هەیە دادوەر ئەبێ سربەخۆ و ئەو کەفەئەتەی هەبێ بۆی بێ بە دادوەر یاخود نەخێر شتی تر هەیە وەکو تۆ وتت خوێکەش نەماوە لە ناو دادگاکانە من ڕێزی تەواوم هەیە بۆ دادوەرە بە ڕێزەکانی هەرێمی کوردستان و هەن لە هەر شوێنێکا هەبن ئێمە کاتێ باسی دادوەرەکەین دادوەری وامان هەیە بەڕاستی قابلی ئەوەیە چۆنەڵێ ناوەکەی بخرێتە مێژووەوە جێی شانازیە بۆ هەرێمی کوردستان ئێمە بەڵێن بە شێوەیەکی ڕەها باسی ئەوانە ناکەین سیستەمی وەرگرتنی دادوەر تەمانە بێت دەرچی کۆلێژی یاساوێت و پاشانە بێت مەحەدی قەزایی تەواو کرد بێت مەحەدی قەزایی کۆمەڵێک خاڵبەندیدا ئەنێ بە پێی ئەم خاڵبەندیانە بۆ ساڵی ئەوەندە من ئەوەندە دادوەرم پێویستە لەسەر ئەو شێوەیە CV وەرەگرێت لەوانەیە بۆ 40 بۆ 50 دادوەر لەوانەیە 5-6,000 کەس CV خۆیان تەقدیم بکەن بەڵێ ئەمانە تا ئێستا زۆر شتێکی باشە بەڵام لە دوای ئەوە کە بەڕاستی چۆنەڵێ ئیمتیحان و شتەکانی خۆیان ئەکەن ئەوەی کە خۆیان مەحەدی قەزایی هەیە ئەیکەن دوای ئەوە کۆمەڵێک ئەبن بە دادوەر کە ئەم کۆمەڵە دادوەرە ئەبێ بەڕاستی چۆنەڵێت دەستیان بە زەرد و سەوزەوە بێ گینا ناتوانن من یەکم بۆ نمونە ئەچم هەموو فیلتەرەکان ئەبڕم ئەچمە سەرەوە لە ئیمتیحانی ئەو ئیمتیحانیش کە ئەمکەن دەرەجەی باشهێنم لەوانەیە لە یەکەم و دووەم و سێهەمەکانی شابم لە دوای ئەوە ئیمتیحانێکی شەفەوی مەکەن ئیمتیحانی شەفەویەکەیش لەوانەیە پرسیارێکی ئەوە ئاسانم لێ بکەن بڵێن ناوی سیانیەکەی خۆ چییە عەبدوڕەحمان خالید محەممەد دا ئەوە دەرنەچووی یا بۆ دەرنەچوم خۆ ناوی سیانەکە نەخێر دەرنەچووی بۆچی دەرنەچووم وەڵا لەبەر ئەوەی ئەوە لەبەر ئەوەی تۆ نەسەوزی تو نەزەردی ئەمانی کە ڵێمشتی زۆر واقعیە ماوەسە سالاری بەڵێز ئەمە دادوەرێک کاتێک کە بەڕاستی بە تەسکیە حیزبی ببێ بە دادوەرێک کاتێک کە ئەوێ ببێ بە دادوەر ئەبێ یان یەکێتی بێیان پارتی بێت ناتوانێت ئەدایەکی تەندروست بۆ پیشەکەی خۆی بکات هەمیشە لەوە ئەترسێ لە پێگەکەی لای ببن هەمیشە لەوە ئەترسێ پلەی بەرز نەکەنەوە من یەک شتێ پێ ئاڵێم لە 2014ەوە پلە بەرزکردنەوەی سەرجەم فەرمانبەران وەستاوە بە مەحەدی قەزاییشەوە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان لەبەر ئەوەی ئیشی بە دادوەرەکان بوو بۆی بەکاریان بێنێت لەگەڵ ئەوەی موچەیەکی چۆنەڵێ شایستە بە خۆشیان هەیە کە ئەمە حەقی خۆیانە من تەعەن لە موچەی دادوەرەکان ناگرم چونکە دادوەر بەڕاستی ئەبێت پێویستی بە هیچ شتێک نەبێت ئەبێ موچەیەکی وا سەربەرزانی هەبێت پێویستی بەوە نەبێت بکەوێتە ژێر هیچ کاریگەریەکەوە ئەمە تەعەن لەوە نام بەڵام هات پلە بەرزکردنەوەی دادوەرەکانی بەرز کردەوە لە کاتێکا لەناو دادگاکاندا مۆزەفەیە کارمەندەیە 400,000 موچەکەیەتی بەڵام ئەوی فرامۆش کرد ئەوی پشتگوێ خست هات چۆنەڵێ پلە بەرزکردنەوەیمانی کرد بەس تەنها بۆچی لەبەر ئەوەی کە دەسەڵات دەڵێت من بەو شێوەیە خزمەتی ئەەکەم بەڵام ئەبێ من پێت بڵێم یەک و یەک ئەکاتە دوو هەست کاتێکی ژوتم ئەکاتە سێ ئەبێت تویش بڵێ ئەکاتە سێ ئابەم شێوەیە دەسەمۆی دادوەرەکان لەگەڵ ڕێزی تەواوم بۆ دادوەر چونکە بەڕاستی من نمونەم لایە دادوەری زۆر خاوەن جەراعەت و ئازایەتی و زۆر عەدالەتمان هەیە بەڵام باجی و عەدالەتی خۆشیاوە باجی ئازایەتەکەی خۆی داوە نەقڵ کراوە لە شوێنێک و بۆ شوێنێکی تر بە بەردەوام لەناو سزایە سزا دراوە لەبەر ئەوەی نەچوەتە ڕژێ ڕکێفی دەسەڵاتەوە باشە ئێمە چ لایەنێک ئێستا لە هەرێمی کوردستان زۆرتر ڕۆڵی هەیە بەسەر دادگاکانە دەسەڵاتی حیزبیە وەکو زەرد و سەوزەی تۆ باسی کرد یاخود نەخێر حکوومەتە یاخود نەخێر
تاکەکانن ئەو تاکانی مەبەستم تاکی ئاساییە ئەو تاکانی کە مەسەلەن هێزیان لە پشتە مەسەلەن فڵانی فەرماندێ چوزانم بە جۆرە لە جۆرەکان ئەوانەی پلەی و پۆستی حیزبیان هەیە یاخود نەخێر هەرسێ لەم شتانی کە من باسم کرد. بەڵێ ئێمە لە هەرێمی کوردستانە چ لە زۆنی زەرد یان زۆنی سەوز کۆمەڵێ تاک هەیە حیزب کردوێتی بە ڕقەمێکی زۆر ترسناک. هەمیشە هەموو جمگەکانی تری حکومڕانیتی هەرێمی کوردستان حسابیان بۆ کات و لێترسێت لە ناویانە هەیئەی قەزایی دەسەڵاتی دادوەری بەڕاستی. هەمیشە بیل لەوە ئەکاتەوە ئەگەر تەلەفۆنی ئەلف و بای بۆ بێت ئەگەر بەقسی نەکا شەو هێزێک هەڵە کوتێتە سەری ڕۆژێک لە ڕۆژان کەمینێکی بۆ داگرێت و ئەکەوێتە ناو کەمینێکەوە. بۆیە هەمیشە ئەو تاکانە جاری وا هەیە خۆیان نەک لە حکومت لە حیزبیش بە گەورەتر ئەزان. حەسانەیان نییە دادوەران حەسانیان هەیە بێگومان حەسانیان هەیە بەڵام لە وڵاتی ئێمەیە حەسانە بەستەنها ناوە ئەگینا ناوەڕۆکی نییە بۆ ئێمە نەمان بینی پەرلەمانتارمان هەبوو حەسانشی هەبوو بەڵام چیان ویست بەرامبەریان کردیان سەر و گوێلاکیان نەشکان حەسیرمەیان دیان نەکرد کە خۆیان وتیان خۆ ئەمە حەسانشی هەبوو. بۆیە لە وڵاتی ئەمە حەسانە بەس شتێکەوە هەیە ئەگینا ئیشی پێ ناکرێت. بۆیە بەڵێ دادوەرە بەڕێزەکان لەژێر کاریگەری هەم حیزبان هەم تاکە بە دەسەڵاتدارەکانن. ئەمە یەکێک لەو خاڵانی کە کاری دادوەری لاواز کردو. یەکێک لەو خاڵانی تریژمە و سەسەلات کە ئیشارەی پێ بدەم ئەوەیە دەسەڵاتی دادوەری پێویستە بودجەی سەر بەخۆی خۆی هەبێت بەڵام هەیئەی قەزایی ئەنجومەنی دادوەری هەمیشە چاوی لە دەستی جێبەجێکردنە لێوێ و موچە وەربگرێت. دەسەڵاتی جێبەجێ بەڵێ لە دەسەڵاتی جێبەجێکردنە لێو و موچە وەربگرێت لێەوە شای سەدارایەکانی خۆی پێ بدێت. لە دنیا شتیوان نییە لە دنیا هیچ شتێکی وان نییە. پێویستە بودجەی ئەنجومەنی دادوەری دەستی قەزایی پێویستە بەڕاستی بودجەیەکی زۆر زەمانەت بۆ کراو بێت زەمانەت بۆ کراو بێت. بۆیە لە هەرێمی کوردستانەوانیە یەک من بۆ باز بکەم یەکێک لە دادگاکانی ئەم هەرێمی کوردستانە پێویست ناکانە باسی بکەن لە 2005ەوە کە دروست کراوە ئەوەندە کۆن بووە ینی خەریکە ئەڕوخێت ناچار ڕئیسی دادگاکە کە دادوەرێکی بەڕێزە کە بەڕاستی من هیچ گلەی یەکەم لەو نییە دادوەرێکی بەڕێزە ناچار پەنای بردووە بۆ بەرپرسی کۆمپانیایەک بۆ بەرپرسێک کە بێن نۆژەنێکی ئەم دایرە بکەنەوە. هەتا ئەویش هاتووە نۆژەنی کردوتەوە و هەتا ماوە ئەو دادوەرە بەڕێزە و دادگاکەش ئەکەوێتە ژێر ئەوە کە ئەو تەلەفۆنی بۆ بکاتوە بێ لە قسەی دەرنەچێت. ڕۆژە لە ڕۆژانیشی پێ بەتەکی بێگومان باشە. ئەگەر ئێمە بینیمانە ئێستا لە ساحەی هەرێمی کوردستان خەڵکێکی زۆر متمانی بە یاسا نەماوە بە دادگانەوە بە حکمیوی لە ئارزی واقعی بینین کە بۆ نمونە یەکێک لەو بڕگانە دەستبردنە بۆ موچەخۆر ئەوە دەسەڵاتی جێبەجێکردن نییە هیچ یاسایەک ڕێی پێ نادە دەستی بۆ برێ بەڵام دەستی بۆ بە کەس پێی ناوترێ پشتی چاوت برۆیە. ئەمانە چیمان لێکە ئەمان وامان لێ ناکە تاکێکی هاوڵاتیش بڵێن جاخۆ یاسا بۆ هەندێک هەر ئەڵی یاساشمان نیە بەڵام بۆ منی ڕەشڕوت یاسا هەیە متمانە نەبوون بە یاسا و دادگاکان دوجار چ کاریگەریەکی سلبی لەسەر تاک لەسەر ژیانی هاوڵاتی لەسەر ژیانی کۆمەڵاتیمان لەسەر ژیانی اقتصادی و ئابووریمان دوجار لەسەر ژیانی سیاسیمان لە ڕووی نێودەوڵەتی شۆ چ متمانەیەک لە دەستێ. بەڵێ بێگومان وایە لە وڵاتی ئێمەیە یاسا تۆڕێکە بەس تەنها ماسیە بچووک و لاوازەکان نەگرێت ماسیە گەور و خرپنەکان بۆی دەرئەچن و هیچ تۆڕێک لە وڵاتی ئێمەیە نەگرێت یاساوای لێ هاتووە بۆ تۆڕێک کە ئاواهی هەڵسو و کەوت دەکات. بێگومان خەڵکی هەژار کەم دەست نەدار هەمیشە بوونەتە قوربانی و یاسایان بەسەرا جێبەجێکرێت بەڵام خەڵکە دەزڕۆیشتوەکان هیچ کەسێک نە دەسەڵاتی دادوەری نە دەسەڵاتی جێبەجێکردن ناتوانێت بەڕاستی هەڵسوکەوتیان لەگەڵا بکات. یەکێک لەو ئیشانەی من باسی مادەیەک بۆکەم مادەی 218 لە بنەماکانی یاسای دادبینی سزایی باز لە دانپێدانانی تۆمەتبارەکات کە ئەمە حسابێکی زۆر بۆ دانپێدانانی تۆمەتبار کراوە. لە وڵاتی ئێمەیە زۆر جار ئەگەر بیانەوێ دانپێدانان بە تۆمەتبارێ بکەن ئەیخەنە ژێر فەلاقە و دار و ئەو شتانەوە یاخود هەڕەشە و ترساندن کە
کە بەڕاستی ئەمە پێشێلکردنی یاسایە و پێویستە دادوەر کاتێک تۆمەتبار یەتە بەردەسی ئەبێت لێکۆڵینەوەی لێ بکات ئایا ئەمدان پێدانانە بەسەر بەخۆی خۆی و بە ڕاستیەکانە خۆی ئەمەیڵێ یاخود لەژێر هەڕەشە و ئەشکەنجەیە پێویستە ئایا ئەم ئەشکەنجەیە دوو ڕێگەی هەیە ئەشکەنجەی مادیمان هەیە و ئەشکەنجەی معنەییمان هەیە ئەشکەنجەی مادیمان هەیە ئایا لێت دراوە لە پشتی لەسەری لە قاچت لێت دراوە ئەگەر لێت دراوە ئادەی پیشانمان بدە و پێویستە کاتی ئاسەواری هەبێت ئەبێت لێکۆڵینەوەی لێ بکات دادوەر و ئایا هەڕەشەی معنەوی لێکراوە لە ڕووی دەرونیەوە ترساندن تۆقاندن بە هەڕەشەی ماڵ و منداڵ بە هەرچیەک ئایا ئەمانە بەڵگەی هەیە پێویستە بەڵام لای وڵاتی ئێمەیان نەخێت ئەبینی سەیرەکەی لەسەرەوەی کە دەنگی ناڕزایی بڵاو کاتەوە لەبەرەوەی ئەڵێن نەخێر بۆ ئەم دەسەڵاتە نەخێر بۆ ئەم نەعەداڵەتیە نەخێر بۆ ئەم بردننی سەرۆت و سامانی ژێرخان و سەرخانی ئەمزەوی ئەچێ ئەیگرێت و ئەشکەنجەیەکی زۆریات و ئەڵێ ئەمە نەخێر هاتووە ئەوەی کردوەوەی کردو لەژێر ئەشکەنجەیە کۆمەڵی ئاعترافاتی پێکات بۆیە بەڕاستی خەڵک بێ ئەمەل بووە متوانەی بە دەسەڵات بە قەزا نەماوە متمانەی بە محکەمە نەماوە جاریواش هەیە بەڕاستی من گلەی یەک لە هەنێک دادوەری بەڕێزەکەم دادوەری بەڕێز مامڕۆ هەیە بەڕاستی پیشەیانە ئیشەکەی خۆی ناکە مامۆستا سالە یعنی ئەمە باواقعی پێ دەڵێن پیشەیانە ئیشی خۆی ناکە لەبەر ئەوەی قەنەعەتی وایە کە من بووم بە دادوەر پێویستر لە هەموو شتێک گەورەترم ئەبێ بە ئارزوی خۆم ئەوە بکەم فەقیرە کاتێک کێتە بەردەسی بە شێوەیەک چاوی لێ سوورەکاتەوە قیژێ لە بەسەریە داماوەرزی ڕاکات خەڵکمان هەبوو ئەچێ بۆ دەرهێنانی عەقدی زەواج لەگەڵ دەستگیرانەکەیە قاچی ئەلەرزی کە ئاچێتە دادگاکان کاکە تو ئەچی بەڕاستی فەلاقەکاری دەکەنیان ئەچی عەقدی زەواج دەرەهێنی لە بەرامبەری شتا بەڕاستی دادوەری بەڕێزمان هەیە زۆر پیشەیانە ئیش و کارەکانی خۆی ئەکات نەک ئەوەی کە خەڵک ناترسێت بەڵک و متهەمیش ئەهوەن ئەکاتەوە تێی ئەگەیەنێت کە بە ئازادانە شتەکانی خۆت بڵێ و حکمێکی عەدالەتیشی بەسەر لە پێوەرەکانی بوون بە دادوەرە نابێ ئەو خاڵە هەبێ ئەم کەسە نابێت لایەنداری هیچ حیزبێک بێ یان شتێک ئەمە ستاندارد ئاوانیە ئەسڵ ئەوەیە کاتێک ئەو کەسێک کە تەقدیم ئەکا بۆ معهدی قەزایی یەکێک لە مەرجەکان ئەوەیە نابێ حیزبی بێت یەکێک لە مەرجەکان ئەوەیە نابێ حیزبی بێت بەڵام نەخێر لای ئێمە تەقدیم یەکا کە حیزبی نیم بەڵام دوجار ئەبێ حیزبی بێت ئەگینا نابێ بەداد باشە بێگومان خۆت پارێزەری مامۆستا عەبدوڕەحمان ینی سەبارەت بە راپۆرتەکانی هیومان ڕایتس وۆچ ساڵانە لەبارەی پێشێلکاریەکان لە هەرێمی کوردستان هیومان ڕایتس وۆچ زۆر کار راپۆرتی هەیە تەنانەت حکوومەت هەرێمی کوردستان فەرمانگەیەکی دانا بۆ وەڵامدانەوەی راپۆرتە نێودەوڵەتیەکان قسە چیە لەبارەی ئەو راپۆرتانەوە بێگومان ئەوەندە شتی لابەلا هەیە کە یاسا ئەمیش هۆکارەکەی گەڕێتەوە بۆی کە یاسا ڕۆڵی خۆی نایگەڕێت ئەوەندە شتی لابەلا هەیە کە بەڕاستی دادوەر ناتوانێت ئەدای پیشەکەی خۆی بکات بۆیە ئەو راپۆرتانە هەمووی شتە لاروولەوێریەکانی ئەم هەرێمی کوردستانیە بەرزی ئەەکەنەوە هەرێمی کوردستانی کەسێکی داناوە بۆ وەڵامدانەوە ئیتر بەو شێوەیە کە خۆیانیانەوێت ئەم قسانی مامۆستا سالار ئەم قسانی کە من ئەیکەم لەوانەیە هەز دادوەرێکی بەڕێز کە گوێی لێم بێت تۆزێ بێتاقەت بێ بڵێ چۆن وایە وانە من ئەمە هەر تەنها قسەی عەبدوڕەحمان نییە وەکو پارێزەرێک دادوەری بەڕێز عەبدولکەریم حەیدەر کە پێشتر دادوەری دادگای پێداچوونەوەی هەولێر بوو دەستی لە پیشەکەی دەستی هەڵگرت و ئیستیقالەی کرد لەبەر ئەوەی نادات پەروەری و هەروەها یاساشکێنی زۆر هەیە و بەڕێزی وتی من ئەگەر بڵێم یاسا سەروەرە لە هەرێمی کوردستانە ئەوە قسەیەکی ڕاست نییە ئەو بەڕێزانەی تر دادوەرانی بەڕێز نازنووری و حاکم بەختیار فەرهاد حاتەم ئەمانە کۆمەڵی دادوەرن بەڕاستی لەسەر ئەوەی کە تێبینی و قسەیان هەبوو لەسەر ئەداکردنی یاسا لە هەرێمی کوردستانە هەمویان چۆنەڵێ دەستیان لە پیشەکەی لە پلەکەی خۆیان هەڵگرت کە ئەمانە سەرۆکی داواکاری گشتی بوون لە سلێمانی دادوەرمان هەبوو دادوە حاکم هاوژی کاک حاکم هاوژین هەر وڵاتەکەی هەر بەجێش ئەمە قسەی من نییە ڕاستە بێنە سەر گەندەڵی تا چەند دەسەڵاتی دادوەری دادگاکان لە هەرێمی کوردستان کەیسی زۆر گەورەی گەندەڵی لەم هەرێمی کوردستانەیە هەیە ئیتر بە سەروەتی سامانی گشتی و بیگرە هەتاو کۆچێتە ناو بودجەکانی پارێزگاکان یاخود مەشروع و پرۆژەکان گەندەڵێکی زۆرمان هەیە تا چەند دادگاکان توانیویانە ئەو کەیس و سکاڵانەی کە دێتە بەردەمیان
ینی ئەم کەیسە گەندەڵیانە بتوان یەک لایکەنەوە توانراوە؟ بەڵێ وڵی باسی گەندێڵی کرد یەک نمونەت بۆ باس بکەم ماوەسە ساڵات پێم خۆشە نمونەیەک بۆ باس بکەم باش من لە محکەمەی پێنجوێن دادگای پەرەنجی پێنجوێن مۆزەف بووم کاتێکاتم نەعەدالەتیە گەندەڵیەکی زۆر زەقم بینی کە لە یەکێک لە بەرپرسەکانی سنووری بڵین ئەم سلێمانیە شتێکم بینی منیش بەڕاستی گلەیم کرد لە بەڕێوەبەری ئیدارە وتم چۆن ئەبێ بیاڵێن شتێکی ئاوا بکرێت و ئەمە کەی ڕاستە و ئەمە گەندەڵیە و ئاخر ئێمە پێمانەوتی خوێ و تۆزێ بێتاقەت بووم ئەویش یەک دووسێ مۆسەفی تریش هەر هاوڕێی خۆم بووم هەر لەوێ حاضر بوون لەوانەیە شایدین بۆ بنێسا ئەویشتی کاکە دەمادەم تۆ ئەوەندە گەرمی ئەمە تەلەفۆنی ئەنجومەنی دادوەری خۆ فەرمو ئەم شکاتیان شکاتە بکەوتم بمەرێ تەلەفۆنم کرد بۆ ئەنجومەنی دادوەری یەکێک لە بەرپرسەکانی ئەنجومەنی دادوەری لە هەولێر جوابی دامەوە منیش پێم و دوتم ئەوە لەبری ئەوەی بە دواداچون بۆ قسەکەی من بکات و سزای ئەو کەسە بدا کە گەندەڵی کردووە هاو تەلەفۆنی بۆ ئەو کەسە کرد وتی عەبدوڕەحمان شکاتی لێ کردووی بە دواداچوونی بکە زانە چۆن دەتوانێت شکات لە تۆ بکات یعنی ئەمانە وای لی هاتووە لە ئەنجومەنی دادوەری بەڵێ لە ئەنجومەنی دادوەری من ئەمە خۆ بەسەر خۆ ساحەبی قسەی خۆمم ساحەبی قسەی خۆمم یعنی وای لی هاتووە با باسی سلکەکانی تر نەکەین باسی سلکی دادوەری بکەین وای لێ هاتووە ینی بەرپرسێک لە ئەنجومەنی دادوەری لە ئیسێنافەکان وای لێ هاتووە ینی دەستی بەوی ترۆ بێ کە ئەم کەوتە خوارۆ ئەو ڕاکێشە بیباتۆ سەرۆ چوو ئەسێری من ئاڵێن فڵان کەس گەندەڵی کردووە لە بریوی بەدوایە بچێت نەخێ دەستی پێوەگرتووە بۆی نەکرێتە ناوچاڵۆ هێنێتە سەر وڵی عەبدوڕەحمان شکاتی لەکەی بزانی بۆچی ئەوەی کردووە جا دایرەیەک بەڕاستی خۆی ئەوە گەندەڵی هەبێت و خۆی ئەوە بەدوایەچوونی بۆ بکات تۆ چاوەڕێی چی لێ ئەەکەیت کە گەندەڵی لە وڵاتە بنبڕ بکات بەدوایەچوون بۆ ئەو کەسانە بکات کە سەرخۆ کە کاراکتەری ناو گەندەڵیەکان و بیانێ ڕاپێچی دادگایان بکات و حکمیان بدات و سزایان بدات بێگومان نەخێت بەڕاستی دادگاکانی ئێمە تا ئێستا نەگەیشتونێتە ئەو ئاستەی کە وەکووتم ماسیە گەورەکان بگرن و سزایان بدەن. کاک عەبدوڕەحمان ئەگەر بەم شێوەیە کە ئێستاوە ئەم دەردە دڵەمان کرد من و تۆ بەڕاستی من بێتاقەتم کا و بابەتانە ئاوا ئەپیستمەوە داهاتوو هێرێمی کوردستان بەرەوچوێ ڕوات ئەمان خۆت وتت ئەگەر خوێ خۆی چارەسەرە بۆ گەنیەگەر خۆی بۆ گەن بکات ئێمە لە هەرێمی کوردستان پێویستمان بە پێخستنی ئەم جومکە ئەساسیانەی دەوڵەتداریە داهاتوومان چی بەسەردی ئاوا بکەوێتە ژێر هەیمەنە و هەژمونی حیزبیەوە؟ بەڵێ مامۆستا سالار هەموو ئەو وڵاتانی لە دەوروبەری هەرێمی کوردستانان بە لیبیا بە سووریا بە ئەفغانستان بە ئەوانی تر کاتێک بە تونس بەوانی تر کاتێک کە ڕوخان هۆکاری ڕوخاندنیان بەڕاستی دیکتاتۆریەت و پێشێلکردنی یاسا و قۆرەخکاری و حساب بۆ خۆکردن و حساب بۆ بنەماڵەکردن بوو ئەم هەرێمی کوردستانە بە یەکەتی و پارتیەوە و دوای ئەوانیش هەش حیزبێکی کردتریش کە بیەوێ دەسەڵات بگرێتە دەست ئەبێ ئەوە بزانێت تا ماوەیەک بۆیان بەسەر ئەچێت یاساشکێنی و هەروەها زوڵمکردن مدەتێکی خۆی هەیە بێگومان ئەگەنە کۆتایی و چارەنووسیان هەر بەشار و قەزافی و ئەوانی ترە بێت هەر چۆنێ بڕۆن هەر بەقەی ئەوان بڕاکەن ئەگەر کاک عەبدوڕەحمان دەرفەتێک کە بدرێتێ بڵێن کاک عەبدوڕەحمان فەرموو ئەمە دەرفەتێک دراوە بە بەڕێزت بتەوێت لە ناو دەسەڵاتی دادوەریە ئەم شێوازە مامەڵەکردن ئەم شێوازە حکومڕانیە لە هەرێمی کوردستان بگۆڕی لە دەسەڵاتی دادوەریە تۆ دەست بۆ کامە ئابیت چییە گۆڕیت؟ بەڵێ وەڵاهی جارێکانێ پێش هەموو شتێک ئەبێت دەست ببەی بۆ مەحەدی قەزایی کە دادوەر لەسەر ئەساسی کەفاءەت وەربگیرێنێک لەسەر ئەساسی حیزبی بوون جارێ ئەبێ لە چۆنە لە سەرچاوەکە وەرگیری ئەمەی کە هەیە وردە خانشی نەبن تازە هەرە ڕوات بەس ئەوەی کە هەیە هینی پاک و هینی تازە و هینی شاگ ینی خاوەن خەڵکی کەفی بێتە ناو پرۆسەکەەوە و پاشانیش بە تەنها بە دەسەڵاتی قەزایی ئەمە یەکلایی نابێتەوە پێویستە سیستەمی حکومڕانی بگۆڕیێت بە سیستەمێکی لەبار و نۆرماڵ و باش کە سیستەمی حکومڕانی گۆڕا پاشان ئەوانی تریش هەموو یەشێتە سەرسکەی خۆی کێشەی تەنها
ینی قەضائیمان هەیە یاخود نەخێر کێشەمان لە خودی بەرگە و مادەکانی یاساش لە هەرێمی کوردستان هەیە قسەی لەسەر نی یاساکانمان بێگومان هەنێ یاسامان هەیە پێویستی بە تعدیلکردنەوەیە پێویستی بە چاو پێخشاندنەوەیە بەڵام تا ئێستا ئەوە نەکراوە ئێمە لەناو هەرێمی کوردستانە تا ئێستا دەستورمان نییە کە دەستور کە دایکی یاساکانە کە تا ئێستا چەندین جار لەسەری هاتوونەتە سەر خەت بۆ ئەوەی دەستوری بۆ هەرێمی کوردستان دابنێن بەڵام بەهۆی ناکۆکی لایەنەکانەوە تا ئێستا دەستورمان نییە و هەیئەی تەشریعی کە پەرلەمانە داخراوە هەچ کاتێ بیانەوێت دەرگاکەیەکەنەوە هەچ کاتێ بیانەوێت دایەخەن بۆیە ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە نە دەوڵەتداریە نە یاسایە هیچ نییە بەس شتێکی فەوزا و دارستانە و هیچی تر ئەمەش بەوە ئاکرێ کە بەڕاستی خەڵک چاوکراوە بێت بزانێت کێ بە خەڵکی بێت بەڕاستی دەنگی پێ بدات کێ بە خەڵکی بێت متمانەی پێ بدات نەوەکو ئەگەر هەر ئیژڕێن هەیجی هیچ ناگۆڕێ کاکە خەڵکی خراپی شەڵ مەبژێرە وەکو دەنگ بە خەڵکی باش نایی خەڵکی خراپی شەڵ بژێرە چونکە خەڵکی خراپ هەر ئەوەیە کەسی ساڵە بیستانە بینیتانە بینە سەر پسپۆڕیەکانی ینی تایبەتمەند بۆ نەک کەسێک ینی زانکۆکان لە هەرێمی کوردستان تەمەەن سەرەتای دەستپێکی دادوەرە ئەبێ ئەم کەسە بچێتە بەشی یاسا تا چەند زانکۆکانی ئێمەش ئەم کەسانە کاخەنە ناو کۆمەڵگەوە کەسان لە ماوەی 4 ساڵە کەسی باش پێگەن زانکۆکانی ئێمە ڕاستەکەی زانکۆکانی ئێمە تا ئاسێکی باش چۆنەڵێت ئەوەی کە هەیەە پێگەیاندنی قوتابی و مەنهەج ئیشێکی زۆر باشیان کردووە و توێژینەوە ئیشێکی زۆر باشیان کردووە بەڵام ئەبێت بیر لە پەروەردەی قوتابی و خوێنکار بکرێتەوە بەڕاستی جاری وا هەیە کوڕەکەی منە کوڕێکی کەسێکی دیرە کچەکەی منە یان کاتێک ئەینێت تا لەژێر دەستی منایە بۆ ئاڕاستە پەروەردەیەکەم بەڵام کاتێک کە ئەچێتە زانکۆکانەوە لە زانکۆکانە بەڕاستی بە شێوەیەک ئاڕاستە ئاکرێن لە دەست خۆشم دەرەچێت مناڵەکەی خۆم تا لای خۆمە لەژێر دەستی خۆمایە بەڵام کاتێک کە ئەچێتە زانکۆ لە دەستی خۆشم دەرەچێت چونکە لەوێ لەوانەیە بڵێم هەر بابەتی ئیشەکەی خۆیان منهەج و ئەوانەی خۆیان بەڵام بەتە پەروەردەیەکە بە جۆرێک لە جۆرەکان فەرامۆش کراوە و گرنگی پێدان نادێن چونکە من کاتێک کە بمەوێ عیلمێک وەربگرم لەگەڵ ئەوەی شابێت بەڕاستی پەروەردەیەکی باشم هەبێ خەمخۆری و دڵسۆزیەکی باشم ببێت و ئەو عیلمەشکە لە لامە فێر بکرێم کامە ئەمانەتە لەسەر شانم بە شێوەیە بیگەێنم کە خەڵک سوودی ببینێت من هیچ کات ئەمەل لە دەست نادەم بەڵام بێئەمەل بین بەرامبەر گۆڕینی دەسەڵاتی دادوەری بۆ دەسەڵاتێکی دادوەری سربەخۆ لە هەرێمی کوردستان ئەمەلەکە نزیکە یاخونە نەخێر خەڵکی ئازا خەڵکی بەتوانە ئەو کەسانن کە هەمیشە گەشتبین بن هەوڵی گۆڕینی بدەن هەمیشە دڵیان خۆش بێ بەوەی کە چارەسەرێک بێن ئەمیش بەو شێوەیە نادەست بە کڵاوەکەی خۆمانەوە بگرین ئەبێ ئیشی بۆ بکەین بەڵێ زۆر سپاس کابدڕەحمان ماندوم کردی زۆر سپاس لە ڕێکێکی دوورەوە هاتی بۆ بەرنامەکەم عەزیێتان کێشا زۆر سپاس بینەر و بیسەری ئێمەش تاوکو ئێستا بینەر و بیسەرمامون زۆر سپاس بۆ ئێوەی خۆشەویست بەخوای گەورەتان ئەسپێرم شەوکی شاد دەست خۆش ساجێت